سڵاوتان لێبێت لە ناو بازاڕی شاری سلێمانیم دەبەوێت لەگەڵ هاوڵاتیان و تەواوی چین و توێژەکانە گفتوگۆ بکەم کە ئایا پێتان وایە دەرچوونی ئەم پەرلەمانتارە و ئەم فراکسیۆنانە بۆ پەرلەمان و ڕاگەیاندنی ئەنجامەکان بەم ڕێژە کورسیە تا چەند دەبێتە هەوێری ئاشتەوایی نێوان حزبە سیاسەکان و لە هەمان کاتیشدا دەمەوێت بزانم ئەوان پێیان وایە ئەم خولەی پەرلەمانی کوردستان ببێتە هۆی ڕەخساندنی هەلیکار بۆ تەواوی چین و توێژەکان و باشترکردنی ژیانیان و تا چەند ئەم جارەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەبێتە هۆی ئاشکردنەوەی پەیوەندی نێوان هاوڵاتیان و حکومەت لەگەڵماندا بن و سەرنجی چین و توێژەکان وەردەگرن. ئەبینی کە ئێستا ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاگەیەندراوە تا چەند ئومێد هەیە حکومەت خەڵک ئاش بکاتەوە ئەو بێهیوایی کە خەڵک بە حکومەتی هەیە نەمێنێت. وەڵی من هیچ ئومێدێکم بۆ حکومەتەی نییە بە دڵنیاییەوە خەڵک زۆر بێزارە لێیان ئەمە ڕاگەێنین و دەرفەتی کار بۆ گەنجانەکەینەوە پێ دوانی ئەم قسانە سوون ئەم وعدانە سواون دوو لە ڕوویتەوە هەمووی درۆیە لەبەرەوەیان 30 ساڵە هیچیان نەکردو تازە بە تەماسی گەز نەما کەس نەما لە وڵاتی هەمووی سەرگەردان بۆ خەڵک بێ ئومێدە هەموو کەس. واتە ئەم ئەنجامانە و ئەم حکومەتەی کە سیناریۆکانی دەرکەوتووە بە چ شێوەیە پێکێت لا لە خەڵک ناکاتەوە نەخێر هەموو کەس بێ ئومێدە لێ خەڵک ئومێدێکی بە هەڵبژاردنەکە هەبوو هەڵبژاردنەکەشیان بە دەردێ برد کەس خۆزگەی پێ ناخوا. بەڵە بەڵە کەس هیوای پێی نییە هەمووی درۆدە لەسە بوو خەڵک بێ هیوا بوو بەڵە بەڵە بێ هیوا بوو تەواو هیوای بە کەس نەماوە. قوربانی یەکەمی هاوڵاتیان بەڵە بەڵێ هاوڵاتیان هەموو تەسحەیەکیاندا لە پێناوی ئەو حیزبانە ژەوان لەو خەڵکی کرد. بەردەوام بێ لەبەرەوە هیچ کاتێ لە هەرێمی کوردستانە و لە هەموو عێراقی ئێستا حکومەتێک تشکیل نابێ و تشکیل نەبووە کە لە بەخواستی خەڵک بێ لە بەرژەوەندی خەڵکی نییە. دوایە تەنانەت هەلی کاریش ناڕەخسێنن بۆ تەواوی چین و توێژەکان بۆ گەنجان ئەگەر بیشی ڕەخسێنن تەنها بۆ کەسانەی بێ کە خۆیان سفادی لەکەن کە خۆیان ئەیانوێت دەسەڵات ئێوێ بۆ تەواوی خەڵک نییە. واتە پێت وایە ئەو گرفتانی کە لە ڕابردووە هەبوو بە هەمان شێوە بەردەوامە بێت ئەگەر گەورەتر نەبێ بچووکتر نابێتەوە هیچ ئومێدێکە پێیان نەخێر کەسێڵێن بەخوا ئەو قەوانە کۆنەی کە چەند ساڵی هەر بەردەوامە بێ و چاک نابێت. وڵایم جاران من قەنەعاتم بۆ نییە قەنەعاتم بۆ هەیە گۆڕانکاری تاز بزە بێ بەخوایتر ئەگەر ناوچەی خۆمان پێداگری لە حەقەکانی خەڵکن و دویاپا لە خەڵکن ئەم جاران فرسەتێکە لە بەردەستیان ناتوانن گۆڕانکاری تاز بکەن. بە پێی و ئەزمونەی لە ڕابردووە هەتا و بە پێی و تەجروبەی ژیانەکە لەم دوو حیزبە بە تایبەتی بینیوتە پارتیوێکێتی پێت وایە ئەم جاریان ڕاستکەن لەگە خەڵکە وڵایتر قسە ئەەکەن جایتر تا حدێک نازانی ڕاستەکەنیانە بەڵامیتر من ئەم جاران قەنەعاتم بۆ هەیە گۆڕانکاری ئەگەر ئەمان بیانەوێ ئەگەر بەرژەوەندی خەڵکیان بێ ئەم جاران فرسەتێکە لە بەردەستیان ناتوانن گۆڕانکاری دروستکەن پێداگری لەو حەقانە بکەن کە ئێستا خۆیان باسیەکەن. بۆ مەسلەی هەلیکاریش پێت وایە ئەم 4 ساڵێکێتەوە هەلیکا بەڕەخسەیان پێت وایە هەر وەکو هاوشێوەی ڕابردوو تەنیا دروشمە ئەگەر بیانەوێ دروستیەکە نەشانەوێ هەر دروشمی وەکو جاری پێت ڕابردوودا نەیانویست بۆیە نەیانتوانی هەڵبەت نانویستوەکی بیاندا ئاوانەیە بوو گەورەترین فرسەتە لە بەردەستیانە بە تایبەتی ناوچەی سۆران بیانەوێ هەلی کار بۆ خەڵک بکەن شتەکە لە بەردەستیانە لە مەساڵحی ئەمانە تەبەن ئەمانشەکە مەساڵحی میلەتیان بێ ئەو بکەنە وعدانە بەرنە سەر کە وعدیان بە خەڵک داوە. ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاگەیەنرا ئومێد هەیە چاکسازی بکرێیان نەرۆکو ڕابردوو وەزعەکە وەڵا بەپێی ئەو ڕاگەیان نەبێ کە من خوێنمەوە لە فەیسبووکە گۆڕانکاری کوانەوە هەر عینەن ئەو ڕقەمانە بووە کە سەرەتایی باسکرا هەر عینە ڕقەمی خۆیان تەبعەن ئومێدم نییە چاکسازی بکرێ بۆ ئەگەر گۆڕانکاری لە ئەنجامەکان ببوایە بە قازانجی معارەزە
ئەمەل هەبوو چاکسازی کرا ئێستا شتێک ماوە یەک کارد ماوە لای معارەدە ئەم ئەنجامە قبوڵ نەکەن هەمویان قبوڵی نەکەن یەکێتی بچێتە سەر هەج بەرەیەک حەسمێکە یەکێتی ئەنجا ئەگەر یەکێتی لەگەڵ پارتیاتان سیقکە ئەوەی ئیشی ئەوانە ڕوان هەتا ئێساش کە ڕۆیشتۆ ئیشی ئەوان ڕۆیشتۆ بەڵام ئەمە بەستەوەی یەکێتی پارتی ئەگەر یەک بگرن ئەوە هیچ کار حکوومەت و خەڵک ئاش نابێتەوە هەر ئەو کێشەی کە هەو بێ بتمانەی هەر بەردەوامە بێ طبعاً هەر گومانت هەیە حتا ئەکرێ کە کرا بە تاوی کرا ئەو وەختە گومانەکە نامێنێ لەوەی کە ئەڵێن هەلی کار ڕاگەین و هەلی کار بۆ خەڵک دروستەکەین و ئەوە پێت وایە ئەمانە بە جدی خەمی هەلی کاریان بێ بۆ گەنج نەخێر بە دەلیلی چی بە دەلیلی وعدەکانی پێشویان نەخێر چکە من جارێک دوو جار وعد بە تۆیە نایبەم بەسەر جاری سێم تۆ بڕام پێ ناکەیم بەڵام کەسێ وعدی نایبێتی لەو پێشتر وعدی باتێ هی ئەمیان سێقە زیاتر هەیە چونکە بۆ لەوە پێشتر درۆی نەکردو لەگەڵ تا ئەڵێ بەشکم ئەمەیان وەک ئەو نەبێ جەدای من بۆیە تاقیکردنەوە باشتە باشترین بەڵگەیە ئەحسەن بورهان التەجربە ئەحسەن بورهان ئەبێ میلاد ئەم ڕاست و چەپی خۆی بناسێ ئەم هێزانە بناسێ و سەفەر و معاملە سەنگی مەحەکە ناچێتە عەقڵەوە دەسەڵاتێک کارەبا نەیە موچە نەیە خزمەتگوزاری نەبێ ئیتر ئەوەی کە خەڵک گلەی لێکە ناکرێت ئەو خەڵکە دەنگی پێبە هەندێک کەس گومان لە میلەتەکە ئەڵێ میلەت دایلەوە خۆ دەنگیشی پێ نەبوو نەخێر میلەت دەنگی پێ نەیاوە ئەوە دیزاینی جیازەکەیە ئەوە هاکردنەکەیە ئەوە تورکیایە ئەوە ئێرانە ئەوە ئەم هێزە ئەمە پارەیە کە بە پارە کڕاون لە بدایەوە تۆ چۆن هەتا یەکنەوە هێشتا خراپتر بووە چاک نەبووە ئومێد و پێیان نییە من نەوەڵڵە ئەسڵان بە قسەکردن نەوەڵە بە عەمەلی نەبێشت بە عەمەلی نەبێ بە کەڵک نایە ئەڵێن هەلی کار ڕاگەێنین و وەزعی خەڵک باشەکەین و انتخاباتەکە بوو تا عەلاکوڵ هەرچیان وتووە نازانم بۆ لە وڵاتیەکە منەوە حکمە نادەم واتە ئەم حکوومەتە بینی خەڵک و خۆی چا ناکاتەوە خەڵک هەر بێ متمانەیە خەڵک فەقیر و هەژارە ئەزانکی حەزەکە معیشەتی بڕوانان و ئازادیە بێ نییە ئەبینین حکوومەت ئەڵێ ئەم حکوومەتە حکوومەتێکی واوا بێ یعنی زۆر ئومێد لەسەر هەڵ نەچنیوە من وەڵی ئەزانکی خۆی ئەزانکی ئەمە پەیام خۆی ئاگای لە خۆی بێ ئێمەش هەر تۆ ئاگادارین نەچێتە ناو دەسەڵاتەوە ئەم دیولێدا ئەو دیژلێدا نابێ بۆ کەس نەهاتوە بە ئینسان یەکلایی بێت لەوێ مامۆستا عەلی بابەتی ناچینە پەرلەمانێکی ساختەوە ئەگەن لە بێدایەتەوە حسابت 10 ساڵ لەمە پێرسە حسابت 10 ساڵ لەمە پێرسییان کردووە ئەبێت لە بێدایەوە زەلام ناسی من لە 61ەوە کە دروست بوون تا سەیان ناسم ئەزانی کە ئەمانە ڕاست نین نەوەڵڵا ترسم لە هیچ کەس کە دروست بوون لە بێدایەتەوە تا ئێستا نەوەڵڵا نەمبینیوتە نازان بۆ لە مۆلا چاک بن نازان بۆ خەڵک بڵێ عەقڵم نایبڕێ عەقڵم نایبڕێ نەوەڵڵا ئەمە چەند انتخابات ئەمە 33 ساڵە 34 ساڵە هەر میلەت باری قورزە بێ باش نابێ خراپە بێ کۆمەڵێک حساب نییە بژین و دەستکەوتیانە بێ سێبەر و نازانم ماساخۆر و ئەمانەوە حساب نییە ئینسانێک بێلایەن مثل بێلایەن هیچ لایەنێک نیم خۆم سەکەم مردنی چییە من 75 ساڵ عمرمە تا ئێستا لە کەس نەترساوم لە خوا زیاتر ئێستا لە مۆلاژ ناترسم ئەنجامەکان ڕاگەیەنرا چیڵێ پێت وایە ئەم دەسەڵاتدارانە دۆخی خەڵک باشکەن وەڵایی لەو قەنەعاتە هەنیم نەوەڵڵا ئەم هیواییە لە چیوە سەرچاوی گرتووە مامۆستا موچە نییە بەس لەبەرەوەی موچە نییە جا خۆڵێن موچەی خەڵک باشەکەین ئیتر خەڵک ئاش دەکەینەوە وەڵاوە بەدەست خوایە بەدەست بڵم چی بەدەست عەبد نییە بەدەست زەمان نییە بۆیان چا ناکرێت ئەگەر خۆی گەورە چاگی پێت وایە جدی نین وەڵایی شتەکە بەزدی نییە بەزدی بێ هەموو شتێ چارەسەرەکرێت بەس بەو شێوە چارەسەر ناکرێت دووبارە ئیدعای هەلی کار و ئەوە بکەن جات خوا ئەوون هەموو هەرکوایە هەلی کار نییە بە هیچ شێوەیە
چەندەها کەس تەخەڕوجی کردووە فەقیرە لە ماڵەوە لە بەردەمی مزگەوتی گەورە حەماڵیەکە چەندەها گەنجی وەکو تۆ. جەناب وەکو دەنگدەرێ وەکو هاوڵاتیە ئومێدی نییە بە 4 ساڵی ئایندا. وەڵی لەم وڵاتیانە وەڵا لەم وڵاتیمە هیواکانیان کوشت. وەڵا ئەنجا لەوە کوشتن زیاترە بێت چی بێت ئارە وەڵا دەمێکە هیوا لای هیچ کەسێ نەماوە. هەندێک کەس دەڵێن بەخوا هیچی وامان نییە ئەم 4 ساڵە وەکو ڕابردوو هیچ ناکرد. لای من وەکو خۆم بەشداریم نەکرد لە هەڵبژاردنە لەبەرەوەی وەکو بڵێ پێشتر دیزاین کرابووە هەموو شێوازانە یعنی ئێمە لە ئەکەوتینێتە ناوچەیەکەوە هەمووی ناوچەکەی ئێمە کە ئەکەوێتە ینی شوێنێکەوە شوێنی جوگرافیەکەی وایە بە کۆمەڵی دەوڵەت دەورە دراوین دەوڵەتەکانیش ئێران و تورکیا و سووریا و عێراقن هەرێکانی خۆشمان زۆر شەریفین ئەم دوو حیزبەی دەسەڵاتدار و دەستیەوان ڕاکێشن بۆ ناوخۆ و دیزاینەکەن ناخر بەدەست خۆیان نییە ئەوان تەنیا یعنی جێبەجێکارن ئەم حیزبانی خۆمان بەدەست خۆیان نییە چونکە هەر ئەوەی کە ئەمانی هێشتێتەوەم هێزە ئیقلیمیانەیە. لە جەناب و پرسم وەکو هاوڵاتیەک ئومێدی هەیە بە ئەم 4 ساڵەشت بۆ خەڵکن؟ من وەکو خۆم ینی ئومێد دوو جۆرە ئومێدێک هەیە مەسەر ئینسان لە ژیانی تایبەتی خۆیان هەیەی بۆ ژیانی خۆی بە دەوروبەری خۆی بە خانەوادەی خۆی ئومێدێکیش هەیە مەسەلەن بە وڵاتەکەیە بە هەرێمەکەی خۆتە یا بە شارەکەی خۆتە. من هیچ کاتێک هیوا بڕاونیم ئینشەڵا هەر لەبەر خاتریەوەشی کە ئێمە تا ئێستا بەردەوامین لە ژیانەوە لەگەڵ ئەم خزم و کەسوکار و هاوڕێ و لە ناو شاری خۆمانە لە ناونەتەوەی خۆمان ناژین ئەبێ ئومێدێکمان هەبێت. ئەڵێن هەلی کار ڕاگەین هەلی کار دروستەکەین پێت وایە بەجددی ئەم هەلی کارە دروست بێریان ئەروەکو ڕابردوو. وەڵە جا ئێستا خۆت لەوانەیە لە من باشتر بزانی بە حکمی ئیشەک لە من باشترە زانی کە تا ئێستا زیاد لە 100,000 دەرچووی دانەمەزراو هەیە یعنی هەلی کار مەسەلەن تۆ ئەگەر پێشووتریش هەمان شتیانوت لە بانگەشە هەڵبژاردنەکانە بەڵام پێشووتر کاتیان بانگەشەیانەکرد لەوانەیە 30,000 40,000 بێ لەم 4 ساڵەیە کەڵەکە بوو ئەمانە هیچ نەبێ مەسەلەن تۆ ئەبوا شتێکت کردای بۆی ئومێدێ بۆ ئەم دەرنەچوانەی ئەم دەرچوە دانەمەزراوانەی تر هەبووە. واتە کۆتا پرسیارم نابێت پێت وانە حکوومەت بتوانێت خەڵک ئاشکاتەوە ئەگەر حکوومەتەکە حکوومەتێکی بنکە فراوان بێ لەسەر بنەمای شەراکەتی هەموو هێزەکان بێ نەکەوەی کە مەسەلەن حیزبێک بێ بەس چۆن بڵی بەشدار بێ پارەکەی بوێ بەس بەشدار بێ لە پێناوی ئەوەی کە بمێنێتەوە حیزبەکەی بمێنێتەوە من ئەویان ئومێدم پێ نییە بەڵام ئەگەر هاو بەش بن هەرێکیان لە ئاستی خۆی بە پشتی خۆی کە لە حکوومەتە هەیەی خزمەتی شارەکەی خۆی ناوچەکەی خۆی بکات من هەر ئومێدم هەیە. تا چ ئومێدی هەیە ئەم هەڵبژاردنە ئەم ئەنجامی هەڵبژاردنانە بێتە هۆی ئەوەی کە خەڵک و حکوومەت ئاش بێتەوە دۆخی خەڵک باشتر لە 100 ئارە وەڵڵای یەک تۆز ئەمە لەم پێی نییە. خۆڵێن ئێمە هەلی کار ڕاگەێنین و ئەم جارتر قەڵک خەینە سەر ئیش و شانمان وایە و باڵمان وایە ئەوە پێش ڕاگەیان پێش هەڵبژاردن بوو هەوەنەی پێ نەچوە نەتیجەکەیمان بینینەوە گرانیەکە لە هەموو بابەتێکەوە. واتە ئەم ئەنجامانە و ئەم حکوومەتەش کە سیناریۆکانی دەرکەوتووە شێوازی پێکێدانەکەی هەر دۆخی خەڵک باش ناکە مستحیلە ناوەڵڵا هیچ ئەمەلێکم پێی نییە منوەکو من کاتێک ئەمانە هاتنە سەر حکم و ینی مووی ڕێژ مووی سپی لە ڕیشمان نەبوو ئەوە تەمەلێکم بەڕێەکە هیچم نەبینی دەست لێ شۆردون سەحیلە ڕەوڵا لە 100 ساحب ئەم دوو بنەماڵەبی خراپترە بێ جا خۆڵێن هەلی کار ڕاگەێنین خەڵکە خەینە سەریش درۆ بوو بۆ پیشیان درۆ پیشیانە واتە خەڵکیان بۆ ئاش ناکرێتەوە نەخێر نەخێر بە درۆدە لە زار نابێتوانێ بۆچی ئەو نە بێزاری لیان زۆر ئەرکمان کێشەوە بەدەستیانەوانێ بێزارین لە هەموو لە دەمو چاویشان بێزارین کە بینین باوەڕ بەوە نییە ئەم ئەنجامانەی خۆیان بێ بۆیان دروستکراون نەوەڵە هەموو ژانی گاڵتێنەیە میل لە دەست خەربەکردنە هیچ گۆڕانکاریە نەبووە هیچی کەش نابێەوە چەند ساڵامانە حکوومەتەکەن هەر عینە خۆیەتی خۆڵێن ئێمە خەڵک ئاش دەکەینەوە لەگەڵ حکوومەتەوە ئەم جارە شتێکی قەت نەکراوێ کوچیان کردو هیچ کراوە یاخوا بیکەن ئێمەش حەزەکەین کوردە گوتنی ئەقڵم نایبڕم نەوەڵا نایبڕێت هەلی کار ئەوەش باسەکەن ئەوەش هەر ئومێدی نییە
وەرە نەبەخوا ئومێدی چییە بێ بەمانە ئەمانە سیقیان نەماوە خەڵک قەسیقیان پێ ناکە با پێوڵ ڕۆژ بە ڕۆژ دەست بەسەر داهاتی خەڵکاگرن و داهاتی خەڵکە خۆن قەناعەتی نەماوەیان ئەوان زۆر زوڵمەکەن وڵی بڵێم چی وڵی خەڵکیش خەتای خەڵکیشی تایە تێگەشی ئەگەر خەڵک دەنگی پێنایەتەوە بۆچی ئەم دەنگانە ئەهێننەوانێ ئەی خەڵک خۆی ئەگەر دەنگی پێنایانە ئەمانە گۆڕانکاری خەڵک بە تەمای بوو گۆڕانکاری بەسەر ئەمانە بێ هیچ گۆڕانکاریەک دروست نەبووە ئومێد هەڵ نەچنیەوە بەم کابینەی نوێە نەوەڵا نەوەڵا هیچ جێی ئومێد و جێی دڵخۆشی نییە. ئەنجامی هەڵبژاردننی ئەم جارە ڕاگەێنرا تا چەند ئومێد هەیە بەم دەسەڵاتدارانە ئەم جارە ڕاستکەن و ئاوڕێ لە خەڵک بنەوە هیچ ئومێدەکەم پێیان نییە بۆیە چونم وە تەمەنم تەواو بوو هیچم نەدی بۆم بکەن و جا تا ساگەنیان کردبێ تاز چی بۆ منەکەن ها واتە بە تەمەنی جەنابی تۆ بیرەوەری تۆ ئەمانە هەر ڕاستیان نەکردووە نیان کردووە ئەوەڵێ منیش خزمەتم کردوون لە خەستەخانەی هیوا ئەخر خوێنیان تێکم خەریک بمرم چوومەتە شوورێک ئەوە لەسەر کورسێکە مام حاجی و کورسێ بۆ تۆنەکە خزمەکارێکی تۆم لەگەڵا بوو نەهێژ لەنام ئەو کورسی ئەو ناوچەوە ئەو کڵەم جامانەی منێ 1000 جارم نار بۆ شەمی ڕزار بۆ مام جەلال بردووە یعنی خزمەتان کردن بەڵام بێوەفا بوون ئەرە وەڵڵا ڕاستی ناوێ هەردوو لایەن جا بۆچی خۆ سەریکەیەتی من باوکی بناڵەکانی خۆم جارێ درویان لەگەڵ بکەم دوو جار درویان لەگەڵ بکەم معنای سیقان بە من نییە واتە متمانەی خەڵک بە حکومەت هەر نەماوە و هەر ناماوە تازە ناژمێنێ نەوەڵان نەماوە من بە قوربانی ڕێژ خوار ڕاستێنە و ڕاستی دروست کردووە بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە هەنێک ئەڵێن هەلی کار ڕاگەێنین و هەلی کار دروستەکەین باوەڕ بە و دروشمانە هەیە وەک شۆن ئیتر ئیشە خەڵکە خەینە سەر ئیش گەنجە خەینە سەر قسانە تۆ بڵێ ڕاست بێ والله تا ئێستا نەمدیوە و جاگەل ئێستا بە دوابی کە لەرە کوێرە چێ دەوێت دوو چاوی ساخە دەوێت وەنیە مامەگیان وەنیە پێت وایە ئەم دوو حزبە خزمەتی خەڵک بکەن لەم 4 ساڵیان هەروەکو ڕابردووە بێ هەرو ڕگەڕ ئەگە بیان کردە تا ئێستایان کرد ناخۆی ئەوانە ڕاستیاکن وەک ئەم حکومەتی بەحسی سەرداح حوسێن نەما دێەکەی ئێمە 7 ماڵ بوو وتە کاکەوەرە ئەم 7 ماڵە ئێستا 400-500 ماڵی من ئێستا 6 ماڵم لێکەوتۆتەوە بەس خۆم حساب بکە خۆم قەرەبووی خانۆکەی بامایێتەوە دوتا ئەم ماڵی 2 دەفتەر 3 دەفتەر دەیەمێ و قەرەبووی خانۆکەت و بەخوا لە دایرە بووم نیانگەڕا بۆ دایرەکەم کردیان بە شەڕی براکوژی ئەخە باقڵە برا بکوشێ لە کۆتایی بەرنامەکەدا بۆمان ڕوون بوویەوە خەڵک بە سیرکردنی ڕابڕووی ئەم دوو حزبە دەسەڵاتدارە هیچ ئومێدێکیان با گۆڕانکاری لەم کابینەنەوەی حکوومەتی هەرێمی کوردستاندا نییە تەنیا ئومێدیان بە هەوڵ و تەقەلای خەڵک و پشتیوانی خوای گەورەیە بۆ ئەوەی تەواوی ئەم سیستەمە و ئەم دوو بنە ماڵێ لەسەر حکم لا ببرێن و گۆڕانکاری جددی و ڕیشەیی لە هەرێمی کوردستان بێتە ئاراوە وەکو خۆیان دەڵێن تا ئەمان مابن دۆخی هەرێم لەوەی کە هەیە باشتر ناکرد تا بە یەگەیشتنەوە بەرنامەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکرد.